ئەوە دەلیلی ئەوەیە کە زوڵمەتی وایان لێ کردووە کە ئەمەلیان نەماوە بەم حکوومەتە کە بتوانن لەگەڵ بکێشن لەبەر ئەوە مردنیان پێخۆشترە تا لە ژیانی لەگەڵ بکەن. Refugees who fled the ethnic cleansing. Well, right now, I think the biggest struggle is overcrowding. Last night, I think another 600. گەرام ناوا هایستانی دەوام دکێ و دیسا ئەم ئیرۆ لەبەر هەیکەلێکی دینە. ئەف هەیکەلێ ئارام خەچەتوریانە. ئارام خەچەتوریان د موزیکا کلاسیک یا جیهانê de têda sîn. Lêbelê ji alî Kurda ve aliyekî wî cuda heye. Wexta ez navekî bêjim wê Kurd gelek jê aram xeçetûriyan jî nas dikin. Kurd gelek gerebêtê xeço nas dikin. Gerebêtê xeço di muzîka Kurdî de dengbêjekî gelekî binabû denge û mirovê aram xeçetûriyan e. û malbatawa ji dorî Batmanê tê. Ev bîna gundibêjin jî bîna balê û opera ye û di deriyê wê hene ev derî bi navê Aram Xeçetûriyan binav kirine. لە دوای 600 ساڵ فەرمانڕەوایی بیزانس و ئێران و عوسمانی ئەو سربەخۆیی کە ڕامانگەیان لە ساڵی 1970 بەداخەوە کاتێکی کورد 2 ساڵ و نیوی خایاند و پاش 70 ساڵ کە یەکێتی سۆڤێت هەڵوەشایەوە دووبارە گەیشتینەوە بە سربەخۆیی خۆمان. خۆی لە ڕاستیدا سربەخۆیی ئەرمەنیەکان لە ساڵی 1990دا نا بەڵکو لە ساڵی 1970دا دەستی پێکرد چونکە بیرۆکەی سربەخۆیی ئەرمەنستان لە جموجۆڵەکانی ساڵی 1970 کەرەباخەوە سەریاڵدا. لە کۆتایی ئەو مێژووە پڕململانەیە ناسۆرەی ئەرمەنستان کە لە بەشی یەکەمی دۆکومنتارەکەماندا بە درێژایی لی دواوین ئێستا دەتوانین لە نزیکترەوە ئەم وڵاتە براوە سربەخۆیە بناسین کە لە هەوڵی دروستکردنەوەی خۆیدایە. 30,000 کیلۆمەتر دووجا بە پێوانەی ڕووپێوی نزیکەی هەموو زەویەکانی ئەرمەنستان لە زنجیرە چیا پێک هاتووە. ئەم وڵاتە هیچ ناکەوێتە سەر ڕۆخی دەریا. ئەڵاگوێز بەرزترینی لووتکەی چیایە و بەرزیەکەی 4090 مەترە. بەڵام نابێت چیایی ئارارەتیشمان لە یاد بچێت کە لە زۆربەی شوێنی ئەرمەنستانەوە دیارە و کەوتۆتە ئەو پەڕی سنوورەکەیەوە. هەروەها هێمایەکی گرنگی ئەرمەنیەکانە بەڵام ئەگەر ئێوەش لە یادی بکەن ئەو هەر بە شکۆکەیەوە دێتەیاتان لەوانەشە هەموو بەیانیەک کۆمەڵێشت بێتەوە یادی هەیەستان. بە بەراورد ئەرمەنستان ژمارەی مەینەی زیاترە لە نێرینە. ڕێژەی چڕی دانیشتوانەکەشی لە دەوروبەری 3,250,000 کەسە و نزیکەی نیوەشیان لە ئێریڤاندا دەژین. زۆرێک لە ژنان شارەزان لە بوارەکانی ئەدەبیاتی نوێ واتە وێنەکێشان و دەرهێنەری بە کورتی لە بوارەکانی کولتور و هونەردا. ژنان زۆر چالاکن لە ئەدەبیاتی نوێ و بوارەکانی تری کولتور و هونەری. ژنانی نیگارکێش و ئەدەبزانی زۆر بوێرمان هەیە و هیچ کەسێ ڕێگر نییە لە بەردەم کارەکانیانە. بەڵام کە ئەبینین لە بابەتی سیاسی و کارەکانی دەوڵەتدا یاخود بەهۆی دابوونەریتە کۆمەڵایەتیەکانەوە پیاوان زیاتر لە پێشترن وەک لە ئافرەتان. بەڵام زۆربەی ڕاوێژکارەکان بۆ ئەوەیە کە لە ئێستادا ساڵ بە ساڵ ژنان وریاتر بکەنەوە.
چڕی دانیشتوانی ئەرمەنستان تایبەتمەندێکی گرنگتریشی هەیە. هەم وڵاتە شوێنێک نییە کە کۆچبەران ڕووی تێبکەن، ئەویش بەهۆی ئەوەی کە لە بواری کشت و کاڵیدا لاوازە و سەرچاوی ئابووری تریشی کەمە و کێشەی لەگەڵ تورکیا و ئازربایجانی هاوسیدا هەیە. ئەمە ژوای کردووە کە هەموو پێکهاتی دانیشتوانەکەی ئەرمەنی بن. گەورەترین نەتەوەی وڵاتەکەی یەزیدەکانن کە چڕی دانیشتوانەکەیان 40,000 کەسە. ئەمڕۆ زۆرترین نەتەوەی ئەرمەنستان پێک دێت لە یەزیدیەکان. هەموو مافێکی خۆیان پێدراوە و بە شێوەیەکی یەکسان دەژین. بەپێی دەستوری نوێ لە پەرلەماندا یەک ئەندام پەرلەمانیان بەردەکەوێت. هەموو کۆمەڵە نەتەوەکانی تر یەکسان بە هاونیشتمانیەکانی ئەرمەنستان دەژین. فشار و جیاکاریان لەگەڵدا ناکرێت. کوردەکانی ئێمەش یەزیدین. بێگومان لە نێوان یەزیدیەکان و کوردەکان جیاوازی لە دیندا هەیە. هەموو مافەکانی کوردە یەزیدیەکان و هەموو گروپ و نەتەوایەتیەکانی تر ئەرمەنیستانیش بە هەموو شێوەیەک پارێزراوە. وێ دەرێ حتا 25 گوندێ me hebûn kîjan tomerî Kurd dijîn. Tu miletê başxe tewon nedijîn. Em bên dibek malek du Ermenî bûn lê hîmlî îro jî dîsa 22 gundê me hene kê derê gişt Kurd dijîn. Nû hîmlî jî Kurdê Êzdî ne. û wê derê wî curayî em bêjin dibistan vekirin û kadrê me pêşta dihatin dixwandin, unîversîtê da xelas dikirin dihatin û çaxê Radyo Ermenistanê da heta 16-18 merî Kurd dixebitin. Radyo mezin bû. û paşê peyvî ra jî gazeta Riya Teze hebû. Gazeta Riya Teze dîsa heta 30 rewşenbîrê me wê gazetê da dixebitin. û Ermenistan bû merkeza zanabûna Kurdê Ermenistanê. Îro jî zarê me kê derê kompat gundê me hene 22 gunda da rast bi zimanê Ermenî dixwînin lê dîsa heftê da 3 roja jî bi zimanê Kurdî edebiyata Kurdî zimanê Kurdî hîm dibin. Eva yeka dekivşê ku zarê me vê derê milletê me vê derê olka me vê derê zimanê xwe bîr nake. رادیو ارمنستانی مطبوعاتی خبر رادیو گودار نجا گوه بدن برنامه خبردارنامه ایرو. نوا خبردارنامه ایرو داخل ببهن دنگ و باسط هزه ارمنستان دا ایرو چه دقومه و ساجی برنامه هر هفته راستاتن ایران. ئەگەرچی ڕێژەی چڕی دانیشتوانی کوردەکانی ئەرمەنستان ناژگاتە لە سەدا دوی چڕی دانیشتوانی ئەرمەنستان، بەڵام لەگەڵ کوردەکاندا پەیوەندێکی کۆمەڵایەتی و ئابووری بەرقەرارە. لە ساڵەکانی 1920دا تەنها بێجگە لەو گروپە کوردیانی کە بەشدار بوون لە جینۆسایدەکەی ئەرمەنستاندا EDF لە ئێستا و ڕابردووشدا هاوکار بووە لەگەڵ هەموو جموجۆڵێکی کوردیدا. بەبێ گومان هەموو کوردەکانیش یەک پارچە نین و هەمووشیان بۆ هەمان مەبەست هەوڵ نادەن. ئێمەش هەوڵ دەدەین هاوکاری لەگەڵ ئەو کوردانەدا بکەین کە بەرژەوەندی ئەرمەنیەکانیشان لا گرنگە. ئەم شێوەیە پێویستە هەمومان ڕێز لە یەکتری بگرین و پێکەوە کار بکەین بۆ ئەوەی ژیانێکی خۆش دابین بکەین. ڕابەری پەسەندکردنی دینی مەسیحی لە ئەرمەنستان عەزیز گریکۆر بووە. هەر بەم هۆیەشەوە ناوی گریکۆریان هەڵگرتووە و نازناوی ئەرمەنیەکان بۆتە سیمای کەنیسەی ئەپۆستۆلیک، هەرچەندە هەر لە کۆنەوە نازنامەی مەسیحی خراوەتە پاڵ ئەرمەنیەکان، بەڵام لە سەدەی 20دا بیرێکی دوور لە هزری دینی باڵی بەسەر ئەرمەنیەکاندا کێشەوە و یاسا و ڕێسەکانی خۆیان لە شێوازی ژیانیاندا بەرقەرار بووە. وەک دەوڵەتێک کە تازە سربەخۆیی بەدەست هێناوە، لە ئەرمەنستاندا دوو پارتی هەیە کە سیاسەت دیاری دەکەن. ئەمانەش پارتی کۆماری ئەرمەنستان ECP و فیدراسیۆنی شۆڕشگێڕی ئەرمەنیا EDF. پارتی کۆماری ئەرمەنستان ECP لە بەرواری 2 نیسانی ساڵی 1990دا دامەزراوە. سەرۆکی دامەزرێنەری ئاشۆد ناڤاسەریانە.
لە ساڵی 1990دا ئەم پارتە چەند کۆمەڵێکی خۆبەخشی هەبووە کە سنوورەکانی ئەرمەنستانیان دەپاراست دوای ئەوەی کە پێیان دەگوترا سوپای ئازادی گۆڕان بە پارتی سیاسی ECP. سوپای ئازادی سنوورەکانی ئەرمەنستان و کەرەباخی بەرامبەر بە ئازاریەکان دەپاراست. سوپای ئازادی ECP لە ساڵی 1970دا بەشداری پێکدادانەکانی سەر سنوورەکانی کەرەباخ و ئەرمەنستانی دەکرد. بەم شێوەیە ECP وەک ڕێکخراوێکی سیاسی و سەربازی دامەزرا. هەرچەندە ECP بە پارتێکی تازە دامەزرا و هەژمار دەکرێت، بەڵام بچینەی فیدراسیۆنی شۆڕژگێڕی ئەرمەنی دەگەڕێتەوە بۆ ساڵەکانی 1970. هەویش هەر پارتێک بۆ لەوانەی کە لە سەردەمی سۆڤیەتدا قەدەغە کراوە. لە ئەرمەنستانی سۆڤیەتدا هەمیشە گروپێک هەبووە کە داوای سربەخۆیی ئەرمەنستانیان کردووە. لە سەردەمی ئەرمەنستانی سۆڤیەتدا ئەو ئەندامانەی EDF کە داوای سربەخۆییان دەکرد ڕێ لە چالاکیەکانیان دەگیرا و دەست بەسەر دەکران. هەرکە لە ساڵی 1980دا جم و جۆڵەکانی کەرەباخ دەستی پێکرد، ئیتر خەڵک بە گروپ و بە شێوەیەکی بەربڵاوتر باسییان لە سربەخۆیی دەکرد. ساڵی 1890 ئەنجومەنی ئەرمەنستانی سۆڤیەت خۆی ئاماژەی بە سربەخۆیی کردبوو. لە ئەیلولی 1991 دەنگان ئەنجامدرا. لەو کاتەوە کە ئەم دوو پارتە دامەزراون، کێشە ناوخۆییەکان بەردەوام دەبینرێن. لەبەرەوە ئێستاش ئەو دوو بابەتی کە سیاسەتی ناوخۆیی ئەرمەنستان دیاری دەکات، جینۆسایدی ئەرمەن و پرسی چیاکانی کەرەباغە. تورکیا و ئازەربایجان نیگەرانن لە بەرەو پێشچوونی ئەرمەنستان، بە تایبەتی لەگەڵ تورکیادا کێشەیەکی کۆنمان هەیە. هاوشێوەی ئەو کێشانەشمان لەگەڵ ئازەربایجاندا هەیە. کەرەباخ و ناهچیڤان لەلایەن بۆلشفێکەکانی سۆڤیەت دراوە بە ئازەربایجان و ئەرمەنستان بۆ خۆی وەک دوورگەیەکی بچووک ماوەتەوە. پێویستە لە دوای سربەخۆبوون ئەم ڕاستیە مێژوویانە ڕووماڵ بکرێت. ئەمڕۆ بە فەرمی داوای نیشتەنی ئەرمەنیەکان لە تورکیا ناکەینەوە، بەڵام ناشزان مێژوو چۆن بەردەوام دەبێت. خۆ لە کۆتاییشدا ئەمانە هەر نیشتەنی ئەرمەنیەکانن. لەم ڕۆدا هیچ جۆرە پەیوەندیەکی سیاسیمان لەگەڵ تورکیادا نییە. هەرچەندە ئەرمەنستان لە ڕووبەری وڵاتە نێودەوڵەتیەکانیشدا بە سربەخۆ پەسەند کراوە، بەڵام ئەمە ئەو واتایە ناگەێنێت کە هیچ جۆرە کێشێکی تری نەبێت. لە دوای هەڵوەشانەوەی یەکێتی سۆڤیەتەوە، ئەرمەنستان وەکو هەموو وڵاتە سۆڤیەتە کۆنەکان پەیوەندی ناچاری هەیە لەگەڵ ڕووسیادا، ئیتر ئەمە چ لە بواری ئابووری و چ لە بواری سەربازیشدا بێ. سرەڕای بارگرانیەکان و ئیدانەی خەڵکەکان لەسەر رووسیا هەمیشە هاوپەیمانی سەربازی ئەرمەنستان بووە. بەڵام ئەمان نەبووتە ڕێگریەک لە بەردەم ئەرمەنستان کە بۆ ساڵانێکی زۆر پەیوەندی لەگەڵ یەکێتی ئەوروپادا بکات. هەندێک جار ئەرمەنستان کەوتۆتە بارێکی واوە کە پێویست بێت هەڵبژاردەیەک لە نێو دوو ڕێگادا بکات، یان یەکێتی ئەوروپا یان یەکێتی ئەڤراسیا. بەڵام ئەرمەنستان بیرۆکەیەکی تری هەبوو کە ئەویش لە جیاتی ئەوەی یەکێکیان هەڵبژێرێت لەگەڵ هەردووشیاندا بێت. ئەوروپیەکان ئەمەیان ڕەت کردەوە، بەڵام وەڵامەکەی رووسیا زۆر توند و تیژ بوو، یان یەکێتی ئەفراسیا پەسەند دەکەیت ویان هیچیان. ئەرمەنستان لەگەڵ هەوڵەکانیدا بۆ ئەوەی لە نێو ڕێکخراوەکانی میلەتانی نێودەوڵەتیدا هاوبەشێکی سەربەرز بێت، لە هەمان کاتیشدا دەویست یاسای دەستور کە ناونیشانی هەرە گرنگی سیاسەتە ناوخۆییەکانە بە شێوەیەک دابڕێژێت کە لە هاوشانی میلەتە ئازادەکەیدا بێت. لە شێوازی جوڵاندن و دەستەی یاساداناندا مافە یاساییەکانی ژنان کە بەشێکی زۆری کۆمەڵگەیان پێکهێنا بوو. کێشەی هاونیشتیمانی بوونی ئەرمەنیە کۆچبەرەکانی وڵاتانی جیهان بە شێوەیەکی گرنگ ئاماژیان پێدرا بوو تێیدا. لە یاسای دەستوری ساڵی 1995 سەردەمی دێبرۆدرۆسیان کە ئەرمەنستان بە سیستمی سەرۆک کۆماری دەڕۆی بەڕێوە، کردمان بە سیستمی نیوە سەرۆک کۆماری. وامان لێکرد کە هەندێک دەسەڵاتی سەرۆک کۆمارمان
دایەوە دەست دەسەڵاتی پەرلەمان. بەم گۆڕانکاریە توانیمان ڕۆڵی پارتەکان لە پەرلەماندا زیاتر بکەین. یەکێکیش لە کێشە گرنگەکان ئەوە بوو کە یاسای دەستوری ساڵی 1995 بوونی دوو ڕەگەزنامەی جیاواز لەلایەن تاکێکەوە قەدەغە کرابوو. بەڵام بەم گۆڕانکاری لە یاسای دەستوری ساڵی 2005دا ئەم قەدەغە کراوەمان لابر لە یاساکەدا. لە ساڵی 2007دا یاسای جوود ڕەگەزنامەیی دەرچوو. لە یەکەم یاسای دەستووردا کە پەسەند کراوە هەموو ئەو گۆڕانکاریانەی کە ئەو کاتە و ئێستاش تیایدا کراوە جەخت لەسەرەوە کاتەوە کە پێویستە ژنان و پیاوان مافەکانیان یەکسان بێ. بەڵام لە دەستوری نوێی کۆمەڵی یاسا زیاد کراوە کە پەیوەستە بە زیادکردنی بەشداری ژنان لە بواری سیاسی و کۆمەڵایەتیەکاندا. لەمڕۆ لە 132 هەندام پەرلەمانەکەی پەرلەمانی ئەرمەنستان لە 110 ژنن. 3 وەزیری ژنیشمان هەیە، وەزیرەکانی کۆچ و کۆچبەران و کلتور و دادپەروەری، کەواتە ئێمە بێ زۆر سەربەرز بین. وڵاتێکی وەک ئەرمەنستان کە دووچاری ڕاگواستن و جینۆساید بۆتەوە پێویستی بە یاسا و پسپۆڕی یاسایی کارامە هەیە بۆ ئەوەی مافە خوراوەکانی بەدەست بێنێتەوە و کێشەکانی وەکو پرسی ناوچە شاخاویەکانی کەرەباخ چارەسەر بکرێت لە دادگای نێودەوڵەتیدا. لەبەر ئەم هۆکارە ئەرمەنستان هەمیشە ڕێکخراوی نێودەوڵەتی دروست دەکات تاوەکو پسپۆڕە یاساییەکان پەیوەندی ببەستن لەگەڵ پسپۆڕە یاساییەکانی تری جیهاندا. گرنگترینیشیان ڕێکخراوی یاسایی گشتی ئەوروپایە کە هەواهەنگە لەگەڵ زۆربەی زانکۆ و دەستەی لێکۆڵینەوە جیهانیەکاندا. وەکە gelek sinatê dî Ermenî di mîmariyê de jî gelekî pêşketine û nîşanê vê mîmariyê em karin gelek cihê got Ermenî lê jiyan de dane bibînin. Îro em li navenda Êrîvanê bajarê herî mezinî Ermenîstan û paytexta Ermenîstanê ne li ber heykelê Alexander Tamanyan mîmarê Êrîvana modern e û planê Êrîvana modern jî li vir tê xuya kirin. Ji ber vê yekê jî dibêjin Êrîvanê bajarê rojê. نزیکەی نیوەی چڕی دانیشتوانی وڵاتەکە لە ئێریڤانی پایتەختدا دەژین. ئێریڤان ناوەندی سیاسی و ئابووری و مێژووی ئەرمەنیەکانە بە شێوەیەکە کە ئەرمەنستان واتە ئێریڤان. شاری ئێریڤان خاوەنی مۆرکێکی تەلارسازیە کە ئەمە لە کەم شاری جیهاندا هەیە. شاری ئێریڤان ئەم ساڵ ساڵیادی 2796مین ساڵی خۆی کردوتەوە. ئەگەر سەیری مێژووی ئێریڤان لە کۆنەوە تا ئەمڕۆ بکەین، ئەبینین کە هەرگیز دانیشتوانی کەمی نەکردووە. ئەگەر پایتەخت بێ یان پایتەخت نەبێ، گەورە بێت یاخود بچووک بێ، پارچەی نوێی خرابێتە سەریان لی کرابێتەوە، هەر بەرەو پێشچوون و کللتوری نەتەوەی و تەلارسازیەکان گۆڕانکاریان بەسەرا هاتووە. شاری ئێریڤان لە ڕووسیای چارلکدا ناوەڕاستی ویلایەتی ئێریڤان بووە. بەڕێوەبەرایەتی ویلایەتەکە لێرەدا بووە لە ساڵی 1970 بووە بە پایتەخت. هەر لەو کاتەوە ئەو شارە پێشکەوتنێکی ئەجگار بەرچایی بەخۆیەوە بینیوە لە ڕووی تەلارسازی و تەکنیک و کللتوری نەتەوەییەوە. ئەرمەنستان لە بەر ئەوەی زەویەکەی بە پید نییە بۆ کشت و کاڵ و هیچ سامانێکی سروشتی ژێر زەویشی نییە لە بواری ئابووریدا زۆر کێشەدارە کە ئەمانەش گەمارۆکانی تورکیا و ئازربایجانی بچێتە سەر زۆر گرانتر دەبێت. گەورەترین سەرچاوی ئابووری بریتیە لە سەرمایەی خەڵکەکەی و ئەرمەنیە کۆچبەرەکانی وڵاتەکەیەتی. ئەرمەنستان وڵاتێکە سەرچاوی وزەی ژێر زەوی نییە. ئەرمەنستان وڵاتێکە کەم و کوڕی هەیە لە مادەی خامدا. جیاوازی سەرەکیمان لەگەڵ ئازەربایجان و ئێران و ڕووسیادا ئەمەیە. ئەوان دەتوانن مادەخامەکانی خۆیان بفرۆشن و بژێوی وڵاتەکەیان دابین بکەن. دەوڵەمەندی ئێمە خەڵکەکەمانە، سەرمایی خەڵک. ئێمە توانیمان بە سەرکەوتوی ببین بە وڵاتێک کە لەم هەلومەرجەدا کەم بێت یاخود زۆر ئاسایش و ئابووری خۆمان بەدەست بێنین. ئەگەر بۆ بەرگریکردن لە خۆمان خەرجی زۆرمان بکردایە کە ئازەربایجانی دەوڵەمەند بەنەوت ڕکابەریمان دەکا، لەوە دەچوو ئێستا ئێمە لە بارودۆخێکی خراپتردا بووینە. بەڵام ئێمە لە سایی وڵات و خەڵکەکەی خۆمانەوە ئەم کێشەیەمان پێ چارەسەر کراوە. باری ئابووری ئەرمەنستان لە هەمان کاتدا پێوەستە بە سیاسەتەکانی دەرەوە بە شێوەیەک
کە ئاستی پەیوەندی سیاسەتەکانی دەرەوەی پێترۆسیان و کۆچەریان جموجۆڵی ئابووری ئەرمەنستانی دیاری کردووە. لێڤۆنتێر پێترۆسیان لە سەردەمی سۆڤیەتەکاندا سەرۆکۆماری ئەرمەنستان بووە. لە سەردەمی ئەودا باری ئابووری زۆر بەهێز بوو، بەڵام لە ماوەیەکی کەمدا بەهۆی ئابڵوقەی ئابووری و شەڕ و پێکدادان و بەڕێوەبردنە هەڵەکانی حکوومەتەوە وەستا هەموو شتێکرا بە کەرتی تایبەت، هیچ هەلێک نەدرا بۆ وەگەڕخستنی پیشەسازی و کارگەکان. پێترۆسیان دەیگوت کە هۆکاری ئەمانە کەرەباخە، یا ئەوەتا دەبێت داوای کەرەباخ بکەین و بەم شێوەیە بژین، یان داوای کەرەباخ نەکەین و خۆش بژین. لە دوای ئەمە خەڵک هەستا و پێترۆسیان لابرد. لە حکومەتی نوێدا ئەم بیرۆکەیە دروست بوو کە دەیگوت کەرەباخ دەکەین بەهی خۆمان و باری ئابووریش بەرەو پێش دەبین. کێشەی دەرەکیش هەبوو. پێترۆسیان دەیگوت دەوڵەتی ئەرمەنستان تەنها هی ئەو ئەرمەنیانەیە کە تیایدا دەژین، واتە هی ئەوانە نییە کە ئەرمەنی نین، لە وڵاتانی تری جیهاندا دەژین. لەمڕۆدا ئەرمەنیە کۆچکردوەکانی دەرەوەی وڵات بەشێکی گرنگ پێک دێن لە جموجۆڵی گەشت و گوزاری ئەرمەنستاندا. ئەوە هەروەها سەرچاوەیەکی گرنگی ئەو دراوە بیانی کە دێتە ناو ئەرمەنستان بریتیە لەو دراوەی کە کۆچکردوانی دەرەوەی وڵات بۆ خێزانەکانیان دەنێرنەوە کە لە ئەرمەنستانن. لەبەرەوە دەبێت ئەرمەنستان گرنگی بدات بە ئەرمەنیە کۆچکردوەکانی دەرەوەی وڵات. پەیوەندی ئابووریان بێجگە لە دەوڵەتە گەورەکان لەگەڵ میلەتە بچووکەکانیشدا هەیە. حکوومەتی هەرێمی کوردستانی باکووری عێراق هێشتا لە ئاستی نێودەوڵەتیدا دانی پێدا نەنراوە، لەبەر ئەوە بە فەرمی پەیوەندیمان نییە لەگەڵیاندا. بەڵام بیرمە کە جێگری سەرۆکوەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستانی باکووری عێراق هات بۆ دیداری سەرۆکوەزیرانی ئەرمەنستان لە ئێریڤان. بە هەمان شێوە سەرۆکوەزیرانی ئەرمەنستانیش سەردانی باکووری عێراقی کردووە. پەیوەندی ئابووریان پێکهێناوە، بەڵام دەبێت ئەوەش بڵێن کە بەرەو پێشچوونی پەیوەندی ئابووری پێویستی بە ڕێکەوتنی سیاسی هەیە. بەرەوپێشچوونی ئابووری و پەیوەندیە نێودەوڵەتیەکان ناتوانن بە تەواوەتی مێژووی جینۆسایدە گەورەکە لە بیر و هزری ئەرمەنیەکاندا بسڕنەوە. ئەم جینۆسایدە کاریگەریەکی زۆر ڕوخێنەریشی هەبووە بۆ سەر زمانی دایک. ئەرمەنستان ئێستا هەموو هەوڵ و کۆشتێکی خۆی چڕ کردوێتەوە لەسەرەوەی کە لە بواری پەروەردە و فێرکردندا ئەو کەلێنە گەورانە پڕ بکاتەوە کە لەو سەردەمەدا لە نازنامە و کللتوری ئەرمەنیدا دروست کراون. زمانی ئەرمەنی زمانێکی هیندۆ ئەوروپیە. کللتوری نووسین لە سەدەی پێنجەهەمیندا دەست پێ دەکات. لە ساڵەکانی 405 بۆ 406دا مێسرۆب ماشتۆت پیتەکانی ئەرمەنی دادەهێنێت. بە سەردەمی نێوان سەدەی 12 تا سەدەی 16 دەگوترێت زمانی ئەرمەنی کلیکیا یاخود زمانی ئەرمەنی ناوەند. لە سەدەی 17دا سەردەمی زمانی ئەرمەنی نوێ دەست پێ دەکات و ناسراوە بە ئەشکار هاپار. لە سەدەی 19دا دوو جۆر زمانی نووسین پێکهێنران. لە بەشی خۆرهەڵاتی ئەرمەنستان زمانی ئەرمەنی خۆرهەڵات و لە بەشی خۆرئاوای ئەرمەنستان و ئیستانبول و ناوچەکانی تر زمانی ئەرمەنی خۆرئاوا بەکاردەهێنرا. پێکەنانی زمانی ئەرمەنی خۆرئاوا لە سای ئەرمەنیەکانی ئیستانبولەوە بوو و لە ڕووی وێژەییشەوە زۆر زمانێکی گونجاو بوو. زۆر بەرهەمی گرنگی بە زمانی ئەرمەنی خۆرئاوا بەرهەم هاتن. ئێمە هەوڵ دەدەین کوالەتی سیستمی فێرکردن لە چاو بۆلۆگنادا بەرزتر بکەینەوە بە ڕیفۆرمکردن. ئەمانە زۆر بەرەو پێشچوونی ئەرێنی بە دوای خۆیاندا دەهێنن. لە دەرەوەی ئەمانەش بواری فێرکردنی تایبەت و سیستمی فێرکردن بە هەڵبژاردا بەڕێوە چووە. بۆ نمونە چەند قوتابخانەیەکی بەناوبانگ لە ئەرمەنستاندا کراونەتەوە. یەکێک لەمانە قوتابخانە نێودەوڵەتیەکەی دیلیژانە کە بە هاوکاری ڕۆبێن ڤاردانیا کراوە. دانەیەکی تریشیان قوتابخانەکەی ئەبیبە و هەروەها قوتابخانەی بیوڕاگانیش ئەم قوتابخانانە هەوڵ دەدەن کە سیستمی پەروەردە و فێرکردن بگەێنە ئاست سیستەمی نێودەوڵەتیەکان. سربەخۆیی و ئازادی چەندە هەستێکی بەهێزن.
ئەمەستانە بۆ کاتێکی دیاریکرا و کێشەکان دادەپۆشن و هاندەرێکی مێژووین بۆ چارەسەری کێشەکانیش. ئەرمەنیەکان هەست بە خۆشی ئازادی دەکەن و هەرگیز بۆ چرکەیەکیش بەرپرسیارەتی ئەم ئازادیە بە هیچ شێوەیەک ناتوانن لەبیر بکەن. هەستێکی زۆر خۆشە کە هاونیشتمانێکی ئازادی ئەرمەنستانی سربەخۆم. ئەگەر وڵاتێک ئازاد بێ ئەوە هاوڵاتیەکانیشی بە دڵنیاییەوە ئازادن. لە دوای هەموو ئەو ئالۆزیە من گەڕامەوە بۆ وڵاتەکەی خۆم و زۆر گەشت بینم. جارێ بە تەواوی نازانم چ شتێ چاوەڕێی داهاتووی ئەرمەنستانە. بوون بە هاونیشتیمانیەکی ئەرمەنستانی هەستێکی زۆر خۆشە. ئەو ئەرمەنستانەی کە لە دیلیەوە ئێستا ئازادە، ئەو ئەرمەنستانەی کە 4 ساڵ لە من مناڵترە ئێستا سربەخۆیە. ئەگەر پاساپۆرتێکە هەبێت و بە ئەرمەنی ناوی خۆت و باوە باپیرتی لێنووسرابێ لە هەموو شتێک گرنگتر پاسپۆرتی دەوڵەتی ئەرمەنستان بێت و بتانی پێی گەشت بکەی بۆ هەموو وڵاتانی تر. ئیتر ئەمە خۆی لە خۆیان گەورەترین بەڵگەیە. بەڵام بەرامبەر بەم هەموو خۆشیە من و ئەرمەنیەکانی تریش بەرپرسیارەتیمان لەسرە. هەندێک جار بێزار دەبیت و دەڵێ ئای چەند ئەستەمە ژیان لە وڵاتێکە کێشەی کۆمەڵایەتی و سیاسی هەبێ، بەڵام ئازادی لەسەر و هەموو شتێکەوەی و شایانی هەموو شتێکە. میلەتی ئەرمەنی هەمیشە پاڵپشتیان لەو میلەتانە کردووە کە هەوڵی ئازادی و جێگیرکردنی داهاتویان دەدەن. مافی جێگیرکردنی داهاتوو بەلای ئێمەوە زۆر گرنگە و بە هەمان شێوەش خەڵکی ناوچە شاخاویەکانی کەرەباخ کە هەوڵ دەدەن بۆ ئازادی و ئاسایشی ژیانی خۆیان، واتە بەباشی لێرەدا دیارە کە کوردەکان میلەتێکی زۆر گەورەن و لە جوگرافیای خۆیاندا بە یەکڕیزی دەژین. زوو بێت یان درەنگ دەبن بە خاوەنی دەوڵەتی سربەخۆی خۆیان هەروەک ئێمە. ریامە ڕیەکە درێژە لێ مخابن ریامە لە ئێریڤانێ ئیرۆ دقەدێ و لەبەر بێ ئیستاسیۆنا مەزن کۆ شۆرەشگەرێ جوانên یێریڤان دبێ گاوا سینۆر vebin em ê navê wê bikin îstasyona biratî û aşîtiyê em diqedênin û em diçin welatekî dî û coğrafyekê dî û tecrübeyekê dî. Min çiyor desûtiyên Yerevan.